أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم القصاص في القتلى الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان ذلك تخفيف من ربكم ورحمة فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم. ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية للوالدين والأقربين بالمعروف حقا على المتقين. فمن بدله بعدما سمعه فإنما إثمه على الذين يبدلونه إن الله سميع عليم. فمن خاف من موص جنفا أو إثما فأصلح بينهم فلا إثم عليه إن الله غفور رحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين
فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. داواکارم لە خۆی پەروەردگار ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بفەرمێت، هەروەها ئەم مانگە بکات بەمای خێر و بەرەکەت بۆ تێکڕای مسلمانان لە سەرجەم جیهان. ئازیزان و خۆشەویستان، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. ئەم جارە لە شارە خۆشەویستەکەی کەرکووکەوە هاتینەوە خزمەتتان، شارێک پڕاوپڕ لە عیلم و زانست و معریفە، شارێک پڕاوپڕ لە خۆنەویستی و لێبوردەیی و پێکەوە ژیان و برایەتی و محبەت. میوانێکی زۆر ئازیز لە سەدای زێڕین ئەمڕۆ لە خزمەتیاین، هەم مامۆستایەکی ئاینی، هەم پێشنوێژ و وتارخوێنێکی بەڕێز و خۆشەویست، هەم قورئان خوێنێکی بەتوانە و مقریئێکی شارەزا و لێهاتوو. پێکەوە چینە خزمەتی مامۆستای ئازیز و بەخێری هێنین بۆ بەرنامەی سەدای زێڕین، هەروەها سوپاسێکین بۆ قبوڵکردنی ئەم داعوەتە و ئەم بانگهێشتەی قبوڵ کردووە. ئێمە سوپاسێکین و جێگەی ڕێزە. مامۆستا بەخێر بێن. سەلام عەلەیکوم. سوپاس، لەشتان ساغ بێ. ماشاءالله سەدایەکی ڕەنگین و قەشەنگ، بە ئومێدیەوەی کە ئینشاءالله خوای گەورە ئەم سەوت و سەدایەت بکا بەمای خێر و خۆشی بۆ ژیانت. ئامین ئەجمعین. سوپاس دەکەین. مامۆستا ئەمجد چییە؟ ئەگەر پێناسێکی کورت و سیرەیەکی ذاتی جەنابەت بزانین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، پێشەکی بەخێر هاتنی جەنابتانەکەم کە ئەرکتان کێشا و هاتوونەتە شاری کەرکووک، یاخوا بەخێر بێن.
هەرچەندە جەنابتیش لە ئەسڵا خەڵکی کەرکووکی سپاس دەکەم. یاخوا بە خێر بێن سەرسەر و سەرچاومان عزیزی ئەمیر. داواکارین لە پەروەردگار تاعەت و عیبادەت و ڕۆژووی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ بفەرمێ ئەم خاک و خەڵکە و ملەتە لەم قەیران و نەهامەتی ڕزگار کات ئینشاء الله. برای بچووکتان ئەمجەد حاجی عەدنان جاف لە ساڵی 1984 لە 28 نیسان لە شاری خورمات و لەدایک بووم. خێزاندار و مناڵێکم هەیە و سپاس دەکەم لەگەڵ هینەکان جەنابتە و هەروەها قوتابخانەی سەرەتاییم لە شاری خورمات و تەواو کردووە و دوای ئەوە قوتابخانەی ناوەندیم دواناوەندیمیش لە هەمان شار تەواو کردووە. دوای بۆ ئامادەی زانستە شەرعیەکان چوومەتە شاری تکریت، چەند ساڵێکم لەوێ خوێندووە. کۆتا ساڵەکانی ئامادەیی زانستە شەرعیەکانم گواستووەتەوە بۆ کەرکووک. لە کەرکووک تەخەڕوجم کردووە لە ئیعدادی ئیسلامی کە بە مەدرسەی خانەقا مەشهور بووە جاران. ئێستاش ثانەویەی ئیمامی غەزالیە، ئێستا ناوەکەی گۆڕاوە بە ثانەوی ئیمامی غەزالی. هەر بەردەوامە ئەلحەمدولیلا مامۆسای ئاینی تەخەڕوج ئەکا لەو هەموو زۆربەی مامۆساکانی ئەم شارە لەو مەدرسە خانەقایە تەخەڕوجیان کردووە. دواتر چوومەتە کۆلێژی ئیمام عەزەم لە شاری بەغدا لە ساڵی 2002 بۆ 2003. لە ساڵی 2005-2006 لە کۆلێژی ئیمام عەزەم تەخەڕوجم کردووە. دوای لە ساڵی 2018 خۆشبەختانە لە وڵاتی لوبنان لە زانکۆی جینان بۆ ماجستێر وەرگیراوم. لە 2020 مانگی یەک ئەلحەمدولیلا بڕوانامەی ماجستێرم بەدەست هێنا بە پلەی زۆر باش و لە ساڵی 2004ەوە تەعینم لەسەر میلاکی وەقفی سونی بەغدا بە ئیمام. لە ساڵی 2008ەوە ممارەسەی خیتابە ئەکەم لە شاری خورمات و بەهۆی تێکچوونی باری ئەمنی شاری خورمات و دەوامم گواستووەتەوە کەرکووک. لە ساڵی 2016ەوە لەم مزگەوتە پێشنۆژ و تارخوێنم تاکو ئێستا. جەزاکەڵڵا وەجەزاکم. جوانترین CV بووە سیرەداتی وە تا ئێستا لە بەرنامەی سەدای زێڕین کە پێشەش کرابێ. ماشاءڵڵا لێبێ سیڤیەک و سیرەداتیەکی پڕ لە بابەتی معنەوی زۆر باشکەوە کە هەر یەکێک لە ئێمە بیر لەوە بکاتەوە بەردەوام بێ لە خوێندن پەرە بە توانەکانی بدا بە هەمان شێوە بینەرانی عزیز و خۆشەویست. تەبەن مەدرسەی خانەقا یەکێک بووە لەو سەرحە زۆر گەورە و مهمانەی شاری کەرکووک کە توانین بڵین دەیان و سەدان مامۆسای ئاینی زۆر بە توانای لەم شارە بەرهەم هێناوە. ئەمە وای کردووە بە فعلی خەڵکی شاری کەرکووک لەو ڕۆوە هەست بە نەقز نەکەن کە الحەمدولیلا ئێمەش خۆمان یەکێکین لە دەرچوانی ئەو مەدرسەیە کە ئێستا مەدرسەی ئیمام غەزالیە. بیرتە ئەو ساڵی کە جەنابەت لە خانەقاوی چێ بەڕێوبەری مەدرسەتان بوو بڵین مامۆستاکانتان چێ بوون؟ هەرچەندە من هەندێکیانم لەیادا مامۆستا شێخ ئازاد و شێخ مەحموود و مامۆستا شێخ تەها بەڕەحمەت بێ، شێخ تەهای ڕەحیماوە و ئیتر کۆمەڵە شێخ حسەین و شێخ حسەین حەکیم کە ئەو فترەیە پێم وابێ ئەو مدیری مەدرسە بوو کە جەنابەت لێ من کە چووم ئەو مدیر بوو. دوای شێخ ئەجوەد بووە مدیر، ئەجوەد جیهاد حەسەن العەزاوی. چۆنم لەبیرە. بەڵێ دوای شێخ ئەجوەد بوو بە مدیر. ئەوانەی کەماون ئێستا شێخ محەممەد فاتیحە، شێخ مەحموودی ڕەحیماوایە، مامۆستا سەید جەلالە و هەروەها شێخ دکتۆر عەبدوڵڵا عەنتەرە، شێخ سامی زەندی ژوەبزانم، شێخ سامی زەندی ئەویتایە وەبزانم لە ئیمام عەظەمە، شێخ عەلی توعمە، شێخ حەمزە. بەڵێ ئەمانە هەمووی لە خانەقا دەرسیان ئەوتەوە بەتەکید. شێخ حوسێن تاهیرە خوا عەفوی کە. بەڵێ خوا لێی خۆش بێویش. بەڕاستی ئەهلی عیلم بوون، بەڕاستی خەڵکێک بوون. ئێمە لێرەوە داواکارین لە خوای پەروەردگار ئەوانەی کە وەفاتیان کردووە خوا بە بەهەشتیپان و بەرینیان شاد بکە و ئەوەیشی کە لە ژیانە ماوە ئینشاءڵڵا
خوا دەست بە عمر و باڵایەوە بگرێ و اللهم بۆ ئەم میلەتە بیهێڵێ ئینشاءالله. دەست و چاوت خۆش بێ، پێناسێکی زۆر جوان بوو، سوپاس دەکەین. حەزەکەم هەڵوێستێک لەسەر بابەتی خوێندنەکەت بکەم لە لوبنان. جەنابەت ماستەرت لە چ بوارێک بەدەستێنەوە؟ وەڵام من بواری تەفسیر و قورئانم هەڵبژارد لە وڵاتی لوبنان. توێژینەوەکەشم لەسەر تەفسیرێکی کوردی خەڵکی شارەکەم بوو کە مامۆسایەکی زۆر بەتوانە خوا عەفوی کا وەفاتی کردووە، مامۆسا مەلا سەعیدی زمناکۆیی. ئێستا کوڕەکانی ماون لە سلێمانین، دکتۆر شاهۆ و دکتۆر ئیبراهیم و دکتۆر محەممەد ڕەوف برا گەورەکەیان لەم ماوەیە بە حادیسە وەفاتی کردەویش خوا لێی خۆش بێ. سڵاو و ڕێزم بۆیان هەیە. مامۆسا مەلا سەعید قورئانی تەفسیر کردووە بە زمانی کوردی بە 12 بەرگ. ئیتر منیش یەکێک لەو مامۆسایانە کە ئیقتراحی کرد جەنابی دکتۆر عەبدولدائیم هەورامی لە شاری هەڵەبجە، ئەو ئیقتراحی کرد کە ئەم مامۆسایە تا ئێستا کەس لەسەری نەنووسیوە، کەس پێناسەی نەکردووە، کەس تەفسیرەکەی لەسەر نەنووسراوە کە چۆن قورئانی تەفسیر کردووە. جا ئیتر منیش ئەلحەمدولیلا هەستان بەو مەشروعە قورئانەکە چۆن تەفسیر کراوە، مامۆسا ئیعتیمادی کردووەتە سەر چی مەزدەرێک، وە ژیاننامەی مامۆسا بالتەفسیل هەموویم نووسیوە. تەتەڕوقم کردووەتە زۆر بابەتی علمی شاری کوردستان و حوجرەکان و ئەو شتانە، و سوپاس بۆ خوا بە قبولێکی باش بە پلەی زۆر باش قبول کرا توێژینەوەکە. و هەر لەبەر خاتر ئەوەی لەسەر زانایەکی کورد نووسیومە و زۆر تەتەڕوقم کردووە بە شاری کوردستان و زانایانی کورد، هەر لەوێش بە جلی کوردیەوە مناقەشەم کرد کە بوومە یەکەم قوتابی لە وڵاتی لوبنان، یەکەم قوتابی کورد بە جلی کوردیەوە مناقەشەی ماجستێر بکە. جا من حەزەکەم ئاماژەیە بم وێنەیە بکەم کە جەنابەت لێرە ئامادەیت هەیە. بەڕێزان ئەمە مامۆستا ئەمجەدە، مامۆستا ئەمجەد لە وڵاتی لوبنان لە شاری طرابلوس وایە لە جامیعەی جینان بە جلوبەرجی کوردی و بە جامانەی کوردیەوە لێرە شێوازی بەحسەکەی یاخود توێژینەوەکەی خاتە ڕوو بۆ ئامادەبووان لە وێنەیەکی ترە کۆمەڵک مامۆسای بەڕێز و پایەبەرز لێرە ئامادەن. گەر کامێرەکە زوومی بخاتە سەر ئەوە جەنابی مامۆستایە. ئەم مامۆسا بەڕێزانە ناسی مامۆسا ئەمجەد؟ بەڵێ، ئەوە دکتۆر قاسم بەڕەکەیە لە ئەسڵا فلستینیە. ئەگەر دوای هەندێک قسەی لەسەر بکەم باش. ئەویش دکتۆر عەبدولمونعم الشناتیە ڕئیس لجنەیە، و هەروەها ئەویش دکتۆر عەلی شێخە. هەمویان لە وڵاتی لوبنان لە تەرابلوس جێنشینن و ئوستادی جامیعەی جینانن. جوانە. ئەویش هەر لێرە بە جل و بەرجی کوردیەوە جەنابەت وەستاوی و بە جامانەی کوردیەوە بەحسەکەت پێشکەش کردووە. دەست و چاوت خۆش بێ، خوا لێت قبوڵ بکە ئینشاءالله. دوای سەرکەوتنت بۆ خوازی فەرموو. طبعا عمیدی کولیەکە، عمیدی جامیعەکە دکتۆر هاشم ئەیوبی کاتێک کە بینیمی بە جلی کوردیەوە هاتمە ناو قاعی مناقەشەوە زۆر پێی خۆش بوو. دوای حازری مناقەشەکە بوو، خۆی حازری مناقەشەکە بوو. دوای چەند دقەیەک داوای کرد کە مناقەشەکە ڕابوەستێ، وتی بەس بۆ ئەوە هاتوومە ڕسمێک لەگەڵ قوتابیەکەیان بگرم. ڕسمێکی لەگەڵ ماگرد و دوایی بۆ سبەی چوومە لای باوشی بۆم کردەوەم لاولامی ماش کرد. وتی من بە ئەسڵا کوردم، وتی من بە ئەسڵا لوبنان. بەڵێ من بە ئەسڵا کوردم. گروپێکی واتساپمان هەیە کە هەموو عەمیدەکانی کولیاتی ئادابی عالەمی گردووەتەوە. ئەوید ڕسمەکەتم بڵاو کردووەتەوە لەو گروپە، بزانە چیم نووسیوە لەسەری. سێرم کرد نووسیوێتی لەسەری أمجد بزيه الكردي يريد أن يثبت للعالم أن الأكراد ليس لديهم قادات عسكريين فقط بل علماء أيضا. كرد بس بونا سراون لعالما كسركردي عسكري كرديان هيا بلام نخيرواني علماء شان هيا تنانت أو ما وصايانا
بالذات دکتۆر علی شێخ ئەیود بەڕاستی جەولەیەکی علمیت پێمان کرد ناو بەحسەکەیە نەمانزانیوە تا ئێستا کورد ئەوەنە عولەما و مفەسیری تایە. دەستەکانت خۆش بێت. خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان لە سەدای زێڕین ئینشاءڵڵا پاش ناوبڕێک دێنەوە خزمەتان. بینەران و بیسەران و خۆشەویستانی بەرنامەی سەدای زێڕین دووبارە سەلامی خواتان لێبێ درێژە بە ئەڵقەیەم جارەی بەرنامەکەمانە دەین لە خزمەتی مامۆستای خۆشەویست مامۆستا ئەمجەد کە لە ماوەی ڕابردوودا گوزەشتێکی بەنێو ژیانی خۆی و خوێندنی کرد هەروەها چەند ئاەتێکی لە قورئانی پیرۆز خوێند بە مەقامێکی زۆر تایبەت ئەویش مەقامی مخالیف بوو خەنەبات عەفوەن طبعا لە داهاتووە مەقامی مخالیفە خوێنێ فەرمووی کە بە مەقامی خەنەبات خوێندوێتی هەرچەنە ئەو جۆرە مەقامانە مەقامی فەرعین وا ئەکا هەموو قاریئێک بەڕاستی لێهاتوو نەبێت لە ئەداکردنی بەڵام جەنابی مامۆستا ئەدایەکی زۆر جوانی لەو مەقامە کرد بۆیە پێمان خۆشە هەندێکی تر قورئانمان بۆ بخوێنێ بۆی گوێبیستی دەنگی بین بەڵام ئەم جارە دیارە بە مەقامی مخالیف بەتەمایە یان چی مەقامێک مامۆستا بەنیازی قورئانمان بە مەقامی مخالیف هەندێک قورئانمان بۆ خوێنێ ئینشاءڵڵا فەرموو مامۆستا گیان. أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين كفروا لن تغني عنهم أموالهم ولا أولادهم من الله شيئا وأولئك أصحاب النار هم فيها خالدون مثل ما ينفقون في هذه الحياة الدنيا كمثل ريح فيها صر أصابت حرث قوم ظلموا أنفسهم فأهلكته وما ظلمهم الله ولكن أنفسهم يظلمون يا أيها الذين آمنوا لا تتخذوا بطانة من دونكم لا يألونكم خبالا ودوا ما عنتم قد بدت البغضاء من أفواههم وما تخفي صدورهم أكبر قد بينا لكم الآيات إن كنتم تعقلون ها أنتم أولئك تحبونهم ولا يحبونكم وتؤمنون بالكتاب كله وإذا لقوكم قالوا آمنا
وإذا خلوا عضوا عليكم الأنامل من الغيظ قل موتوا بغيظكم إن الله عليم بذات الصدور إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصبكم سيئة يفرحوا بها وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا إن الله بما يعملون محيط. صدق الله العظيم. جزاك الله خير الجزاء. ما شاء الله مامۆستا هەندی انتقالاتت کرد لەناو لە ئەثنای خوێندنەکە. جەنابەت شارەزای مەقامت هەیە؟ وەڵا قوربان وەکو شارەزا تەنها بەس گوێمان گردووە ئەمە وەکو لە خزمەت هەندێ مامۆستایە مامۆستا محەممەد ستار و کە ئامۆزای باوکمە و مامۆسای گەورەمانە سەلام و ڕێزمان بۆی هەیە پار لە سەدای زێڕین یەکەم ئەڵقە مامۆستا محەممەد ستار. بەڵێ داواکارین تەمەند درێژ بێ ئینشاءالله مامۆستایەکی بەڕێز و خۆشەویستی ئێمە و هەمیشە جێدەستی دیارە و ئینشاءالله سەرکەوتوو بێ. حتمما مەلا هاشمی برایشی هەر بەهەماشار مامۆستا قورئان خوێنە. علمی مەقامات علمێکی سەماعیە یعنی ئەوە نییە وەکو علمی نەحو و سەرف و فقه و ئەمانە کتێبی لەسەر تەئلیف کرابێ تەنها علمێکی سەماعیە ئەو کەسەیش بیەوێ فێری مەقام بێ ئەبێ دوو شەرتی تیابێ یەک گوێیەکی مۆسیقی هەبێ کە بتوانێت ئەو مەقامە ئیستیعاب بکە دوو ئەداتێکی هەبێ کە سەوتێک بێ کە بتوانێت ئەو سەوتە ئەو مۆسیقەیە بتوانێت تەطبیقی کە مەقاماتی ڕئیسی حەوت مەقاممان هەیە کە پێک هاتووە لە وشەی صنع بسحر یان صنع بسحر ئەویش هەر وتراوە. طبعا صاد لە صنعەیە یعنی صەبا نون یعنی نەهاوەند عین یعنی عەجەم با یعنی بەیات سین یعنی سێگا حا یعنی حیجاز ڕا یعنی ڕەست. خلافێک هەیە کە ئەڵێن هەشتە ئەویش صنع بسحری کە کافەکە یعنی کورد مەقامی کورد. طبعا شاری کەرکووک قسەیەکم بیستووە نازانم تا چی ڕادێهین چی کەسێکە ئەڵێ مەقام نوشی ئەفی کەرکووک بەیتی مەقام هەیە لێرە کە نەشئەتی مەقام لە کەرکووکا بووە وتطور في نينوى واستقر في بغداد. بله طبعا خوالي خوشبو مثلا مقداد هيك بولا يعني شو احد فطاحله المقام لا كركوله شي طالباني له بله دوري شي باشي هبولا بيغاني كوم الله خلق لري مقامه بله ما مصا جناب لمزغوته بيشنج وتارخوني بله امامي شي العين كاتا امامتك لا نوێژی تەراویح و لە نوێژەکانی تر هەر جەنابەت پێشنوێژیەکەی بەچی ئاواز و مەقامێک پێشنوێژیەکەی بڵێن زیاتر؟ وەڵڵا من عادەتەن بە مەقامی عێراقی پێشنوێژیش ئەکەم طبعا ئەوە بەڵام بە شێوازێکی سەریعتر بەڵێ بە شێوازێکی ئەتوانی نمونەیەکمان پێ بڵێ چۆن بە شێوازێک؟ بەڵێ فەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم
صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. ما شاء الله. بارك الله. زۆر مەقامێکی خۆشە مامۆستا. ئەمە حیجازە؟ ئەمە سەبایە. سەبایە؟ بەڵێ. بەڕاستی مەقامێکی خۆشە. ئێستا سەبایش بە هینیش ئەخوێنین. فەرموو. بەس پێش ئەوەی دەست پێ بکەم حەز ئەەکەم لێرەوە ڕەخنەیەک ئاڕاستەکەم بەڕاست. فەرموو. ئێمەی ئەم ملەتەی خۆمان ئەم شعبەی خۆمان یعنی بەداخەوە لە پێشبڕکیەکانە زیاتر بە مەقامی مصری ئەخوێندرێ. جوانە. ئەوەیش معنای ئەوە نییە کە ئێمە لە ئاستی مەقامی مصری و شەنی مەقامی مصری کەم بکەینەوە نەخێر. بەڵام ئێمە کە مەقامی عێراقیمان هەیە کە زۆر فراوان زۆر یعنی شتێکی خۆش تەنانەت لە دکتۆرێک هەبوو ئەیوت لجنەی تەحکیم بووم لە وڵاتی مەغریب. لجنەی تەحکیم بووم وتی کەسێکی پلەدار لە وڵاتی مەغریب دانیشت بوو لە مسابقەکەیە. وتی کابرایەک هات بە شێوازێک خوێندی غەیری شێوازی مەغریبی یەکسەر محاسبەی کرد. وتی ئێمەم کە لە مەغریبا شێوازمان هەیە ئەنغاممان هەیە چی پێویستەکە هی وڵاتێتر بخوێنین. جوانە. فبۆیە قەیچێکە ئەگەر لە شوێنێکا بخوێنرێ ئەمما یعنی لە پێشبڕکیەکانە تەرکیز بکرێتە سەر مەقامی وڵاتێکی تر و مەقامەکانی خۆمان پشتگوێ بکرێ ئەوە بەڕاستی جێی ڕەخنەیە. خۆشبەختانە ئێمە قورئان خوێنێکی دەنگخۆشیشمان هەیە مامۆستا مەلا هەڵۆ ئەمین. بەڵێ. بەشداری کرد لێکێ لە مسابقەکان پێم وایە پلێکی باشی بەدەستێنا لە بەغدا. بەڵێ. ئەویش خۆی بۆ خۆی جێ دەستخۆشیە. لە دووبەیش عینەن. لە دووبەیش بەڵێ بە هەمان شێوە پلێکی باشی بەدەستی عێراقی خوێندی. لێرە وەسڵاو ڕێزمان بۆی هەیە. مامۆستا فەرموو هەندێک ئاەتمان بۆ بخوێنە دواتر دەینە سەر بابەتی بانک. بەڵێ. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أفمن يعلم أنما أنزل إليك من ربك الحق كمن هو أعمى إنما يتذكر أولو الألباب الذين يوفون بعهد الله ولا ينقضون الميثاق والذين يصلون ما أمر الله به أن يوصل ويخشون ربهم ويخافون سوء الحساب والذين صبروا ابتغاء وجه ربهم وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية ويدرؤون بالحسنة السيئة أولئك لهم عقبى الدار جنات عدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم
والملائكة يدخلون عليهم من كل باب سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار. صدق الله. جزاك الله خيرا مامۆستا گیان. مەسەبا و شەتراوی بوو. وەڵا شارەزایی باش دێ مامۆستا. یعنی هەر ئەساسەکان نییە لە فەرەکانی شارەزای ماشەڵڵا. بەڵێ ئەمە سەبایە لە دوای سەبا شەتراویە. دەستخۆش. لە دوای شەتراویش ئەتوانی حوەیزاوی بکەی. ئەو شەتراویەی لای بەسڕەیە؟ بەڵێ. بەڵێ. پێڵان شەتراوە نییە؟ بەڵێ. ئەی حوێزایی لەکوێ مامۆستا؟ وەک بزانی. وەڵڵاهی شارەزان. شارەزانی. کورە بڵێ تۆش پرسیاری سەیرسەیرەکەی حوێزاوی و ئەمە تر مهم وی هین مەقامەکە بخوێنرێت تاوە نییە لە شە ساڵێ. ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین بەس حەزم لێە باسێکی بانگ بکەین لە مزگەوتە چێ بانگە فەرمێ؟ وەڵا لە مزگەوتە موەزینمان هەیە جەنابی سەی عومەر بانگ ئەدا کەسانی تر هەن. سەوتی خۆشە؟ وەڵا باشە تقریبا. لێرەوە سەلام و ڕێزمان بۆ کاکسەی عومەر هەیە خاوەنی ئەم مزگەوتە و ئیشەڵا خوای گەورە ساغ و سەلامەتی کە چونکە لە خزمەتی مزگەوتایە و هیوای لەر ساغی و سەلامەتی بۆ خوازین و سپاس یەکەین کە دەرگای مزگەوتەکەی بۆ واڵا کردین و بەڕاستی خزمەتێکی بەپایانی کردین بەدەم دەستمانەوە بوو لە تۆمارکردنی هەندێک لە ئەڵلقەکانی سەدای زێڕین. بەڵێ مامۆستا اینجا لە بواری بانگەکە پێم خۆشە یان حەیعالەتەینێک یان شەهادەتەینێک شتێکی وە بزانیت چۆن بانگە دەی جەنابەت؟ وەڵا بانگەکەیش هەر بە مەقامات بانگ ئەدەین بە مەقاماتی عێراقی. بەڵێ بانگم داوە با بە مەقامی سێگا بانگ دەین فەرموو کە مەقامێکی ڕئیسیە. زۆر باش. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. جزاك الله. دەست و چاو خۆش بێ. چیت هەیە لە کۆتایی بەرنامەکەمان مامۆستا بخەیتە خزمەتی بینەرانی بەڕێز و کەناڵی پێیان؟ بەڵێ وەڵا مصاحبەی قورئان هەرچی کەسێک مصاحبەی قورئان بکە بە صیدقەوە مەبەستی ئەوە بێ نزیک بێتەوە لە کەلامی خوای پەروەردگار و ئیش بە کەلامی خوای پەروەردگار بکە ئیلا تووشی خێر ئەبێ لە دنیا پێش قیامەت. چونکە پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی الصەلاة وەسسەلام إن الله يرفع بهذا الكلام أقواما ويضع آخرين. خوای پەروەردگار کەسانێک بەرز ئەکاتەوە بەهۆی ئەم قورئانە بۆیە ئەبینی ئەو کەسانەی کە قورئان ئەخوێنن ڕەنگە شارەزایان نەبێت لە عیلمەکانی تر بەس مەکانەتیان بەرزە منزیلەتیان بەرزە لە ناوبانگیان هەر ئەمێنێ. بۆ نمونە حافظ خەلیل ئیسماعیل کە قاریئێکە زۆر بەمان هەر خۆمان بە قوتابی ئەو دانین عیملاقی قیرائی عێراقیە. حافظ خەلیل ئیسماعیل خۆ ڕەنگە لە عیلمەکانی نەحو سەرف و بەلاغە و فقه و ئەمانەیە هەر شارەزایشی نەبێت بەڵام سێر کە ناوی هەر ماوە لە دوای خۆیشیە. تەنانەت من ئەوە نەمعجبم بە حافظ خەلیل کوڕەکەشم بە ناوی کوڕەکەی حافظ خەلیلەوە ناوە کە ناوی موهەنایە. ماشاء الله سبحان الله. دەستەکانت خۆش بێ. خوای گەورە کوڕەکەشت ساغ و سەلامەت کاو ئینشاءالله. ئەویش دەنگی وەکو خۆت خۆشە؟ بەخوا خەریکە یعنی چونکە مامۆستا محەممەد ڕۆستەم کە مامۆستامانە خوا عافوی کە شەیدیان کرد ئەیود ئەم بنەماڵە
گریانی مناڵەکەی ناو بێشکەیانیش هەر بە مەقاماتە. سبحان الله. خۆی گەورە ئینشاءڵڵا هەمیشە لێو بە خەندە و دەم بە خەندەتان بکە و گریان نەبینن بە خۆتانەوە. سوپاسانەکەین، سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بینەرانی بەڕێز. هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی سەدای زێڕین تا ئەڵلقەیەکی تری بەرنامەکە بەخواتانە سپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.